محمد وآله وصحبه ومن اهتدى بهداه. اللهم أرنا الحق حقا وارزقنا اتباعه وأرنا الباطل باطلا وارزقنا اجتنابه. گەیشتینە ئاەتی 67 سوورەتی بەقەرە، ئەو ئاەتانەی کە باسی بەقەرە مانگایەکەی دەکەن کە سوورەتەکەی پێناوندراوە. جا ئەو بەسەرهاتی مانگایەکە لە چێوە هاتووە و چۆن هاتووە، تەمەن ئاەتەکە بۆ خۆی باسی دەکەن، بەڵام بۆی چاکتر لێ حاڵی ببن، جوانتر لە ئاەتەکان تێبگەین. ڕووداوەکە بەم شێوەیە بووە لە ناو بەنو ئیسرائیلیەکاندا، لە سەردەمی بەنو ئیسرائیلیەکاندا پیاوێکی دەوڵەمەند هەبووە، هیچ کوڕ و منداڵی نەبوون، تەنها یەک برازای هەبووە. برازایەکەی پیاوێکی تەماحکار بووە، تەماعی لە ماڵی مامی خۆی کردووە، وەلحاصڵ چاوەڕوانی ئەوەی نەکردووە مامەکەی بە مردنی خۆی بمرێت و میراتەکەی بۆ بەجێبمێنێ. لە شەوێکی تاریکدا چووە مامەکەی خۆی کوشتووە، ئەوە یەک بۆی میراتەکەی بۆ بەجێبمێنێ. پاشان بۆ ئەندەژنەوەستاوە چووە مەیتەکەی بردوۆتە پێش ماڵی کەسێکی دیکە لە ئاوادانیەکی دیکە نزیک لە خۆیان، بۆ ئەوەی خوێنەکەشی وەربگرێ، هەنی هەم ماڵەکەی بۆ بەجێبمێنێ، هەمیش دوای خوێنەکەی وەرگرێ. ئەو گوندەی کە مەیتەکەی لە لێفرەدراوە، خەڵکەکە زۆر ئەو پیاویان خۆشویستووە و بە هیچ شێوەیەکی هیچ گومانێکیان لە هیچ کەسێکی خۆیان نەبووە ئەو کەسەی کوشت بێ، بۆیە ئینکاریان کردووە. ئەو کاتش عادەت بووە هەر کەسێک لە هەر ئاوادانیەک مرد باە، یا دەبوو 50 سوێندی بخوا، 50 کەسیان سوێندی بخوا، یا دەبوو خوێنەکەی بدەن. لەبەرەوەی دڵنیا بوون لەوەی کە نەیان کوشتووە، تەبەن تەرەفی کوڕەکەی برازایەکەی دەیگوت ئێوە کوشتوتانە دەبێت خوێنم دەنێ، ئەوانش دەیانگوت نەمان کوشتووە، لە بەرامبەر یەکتردا ڕاوەستاون بۆ یەکتر کوشتن، خەریک بۆ تووشی فیتنەی گەورە ببن. یەکێک لە پیاوە عەقڵەکانیان گوتوویەتی باشە ئێمە پێغەمبەری خوا موسامان لە نێودایە، بۆچی کێشەکەی نەبەینە لای موسا پێغەمبەر و موسا پێغەمبەر گفتوگۆی هەیە لەگەڵ خوای خۆیدا، عیلاجێک چارەسەرێکمان بۆ دەکات و بە تەئکید بەیەقینی بکوژەکەمان بۆ ڕوون دەکاتەوە. ئەو کاتێک کە زانیمان کێ بوو کوژەکەیە، یا دەیکوژینەوە یا خوێنەکەی لێ وەردەگرین. فعلەن دەچن بۆ لای موسا سەلامی خوای لەسەر بێ. موساش کە دەزانێ فعلەن خەڵکەکە خەریکە تووشی یەکتر کوشتن دەبن، تووشی فیتنە و ئاشوب دەبێ ئاوادانیەکانی خەڵکەکەی شوێن کەوتوانی، بۆ ئەوی لە فیتنە و ئاشوب بیان پارێزێ، فعلەن پاڕایەوە لە خوای گەورە کە قاتیلەکەیان بکوژەکەیان بۆ ئاشکرا بکە. جا خوای گەورە فەرمانی بە موسای کرد ئاوا لەگەڵ قەومەکەت و لەگەڵ گەلەکەت گفتوگۆ بکە. جا ئاەتەکە باسی ئەوەی دەکەن، وإذ قال موسى لقومه، یعنی بیر بکەوە کاتێک موسا بە گەلەکەی خۆی گوت. وإذ قال موسى لقومه، بیر بکەنەوە کاتێک موسا بە گەلەکەی خۆی گوت إن الله يأمركم أن تذبحوا بقرة، بێگومان خوای گەورە فەرمانتان پێدەکات بۆ چارەسەری کێشەکەتان، بۆ ئاشکراکردنی قاتیلەکە چ بکەن؟ ئەن تەذبحوا بەقەرە، مانگایەک سەر ببڕن. وازحە؟ خەڵکەکە گوتیان چی؟ قالوا، گوتیان ئەتەتەخیدونا هوزوا، ئایا تۆ گاڵتە بە ئێمە دەکەی، بێ ئێمە ڕادەبوێری، ئێمە پیاومان لێ کوژراوە، پیاو کوژران و ئاشکراکردنی قاتیلێک بکوژێک چ پەیوەندی بە مانگایەوە هەیە؟ قالوا ئەتەتەخیدونا هوزوا، ئەوە خەڵکەکە گوتیان ئەی موسا تۆ ئێمە دەکەی جێ گاڵتەی خۆت پێمان ڕادەبوێری؟ قال موسا فەرمووی چی؟ ئەعوذ بالله، من خۆم پەنا دەدەم بەخوا، خۆم دەپارێزم بەخوا ئەن ئەکوونە من الجاهلین، کە لە کەسە نەفام و نەزانەکان بم. وازحە؟ یعنی گاڵتەکردن بە خەڵکی، ڕابواردن بە خەڵکی ئیشی نەزانەکانە، ئیشی گەمژەکانە، کە بە زۆری ئەوەی بە خەڵکی ڕادەبوێرێ خەڵکی بە گەمژە دەزانێ، خەڵکی بە عەقڵ لاواز دەزانێ، بەڵام لە حەقیقەتدا ئەوەی گاڵتە دەکا هەمیشە جاهیلە، نەزانە، نەفامە. بۆیە موسا سەلامی خوای لەسەر بێ خۆی پەنادا بەخوا کە فەرمووی من لە نەفامان نیم تا گاڵتەتان پێ بکەم و پێتان ڕابوێرم. وازحە؟ ئەوە ئاەتی یەکەم. تەبعاً ئەگەر بەنو ئیسرائیلیەکان چووبانە یەکەم جار فەرمانی موسایان جێبەجێ کردبایە، مانگایەکی شەل، سەقەت، کوێر، خەراب، پیر، پەککەوتەشیان سەر بڕیبایە،
تەمان قاتیلەکان بۆ ئاشکرا دەبوو کێشەکەیان بۆ حەل دەبوو بەڵام ئەوان هاتن کارەکەیان ئیشەکەیان لەسەر خۆیان قورس کرد خی گەورەش وردە وردە مواسەفاتی مانگایەکەی لەسەر قورسکردن بەڵام بەس بۆ سزادان ناها بۆ معلوماتان بگەینە کۆتایی سوورەتەکە حکمتێکی زۆر گەورە و ئیشێکی زۆر گەورە خی گەورە بەو کارەیەتی بۆیە مەرجەکان بەو شێوەیە دادنێ قالوا ئەو جار گوتیان ئودعو لەنا ڕەبەکە دەی بۆمان بپارڕێەوە مادام هەرخوا ئەمری کردووە مانگای سەر ببڕین قالوا ادعو لنا ربك دەی بۆمان بپارڕێەوە لە پەروەردگارت یبەین لەنا ماهی با بۆمان ڕوون کاتەوە کام مانگای سەر ببڕین مانگایەکە چۆن بێ قال إنه يقول إنها بقرة قال موسى فەرمووی جا ئەو هەموو جارانە هەموو جار دەبوا بچێتەوە دیداری خوای گەورە قسە لەگەڵ خوای بکە قسەی خوای بێنێ بۆیان بباتەوە خەڵکەکەش چاوەڕێیە کە سوکاری بکوژەکەی و ئەوانەشی کە توهمەیان پاڵدراوەتە لاتاخوا بەسەرچێدا قەتڵەکە ساغ دەبێتەوە برازە تەمەعکارەکەش تەبان خۆی حازر کردووە خوێنەکەی و پارەکەی وەرگێ قال إنه بەڵام هەمیشە طبعا نەخشەی ئینسانی شتێکە و قەراری خوای گەورە نەوعیچکەیە قال إنه موسى فەرمووی بێگومان خوا یەقول دەڵێ قال إنه يقول بێگومان خوای من پەروەردگاری من دەڵێ إنها ئەو مانگای کە دەبێ سەری ببڕن بەقەڕەتون مانگایەکە لا فارضون نابێ پیر و بە ساڵات و پەککەوتە بێ ئەوە یەک وەلا بیکڕون نابێت تازە پێگەیشتوش بێ زۆر ینی بێچوو یەک ساڵەش بێت و وەک دەڵێ گوێرەکە بێت و گچکە بێ عوانون بینە دالیکە دەبێت تەمەنەکەی لەو نێوانەیدا بێ نە پیرێکی وەک دەڵێ پەککەوتەی بە ساڵاچوو نە گوێرەکەیەکی تازە کە بیکرد هەندێک دەڵێن ئەو مانگانن کە تەبەن سکیان نەکردووە یا ساڵی یەکەم یانە بێچویان دەبێ هەرچۆنێکی بێ خی گەورە فەرمانی کرد کە ئەوەی سەری دەبڕن نابێ ئەو دوو سیفە لا فارضون ولا بیکر نابێ نە بە ساڵ و وەک دەڵێ پیر بوو بێ ولا بیکڕ و نابێت زۆریش گچکە و تازە بێ عوانن بینە دالیک تەمەنەکەی دەبێت لەو نێوانەیدا بێ فەفعلوا فەرمووی دەی جێبەجێکەن موسا تەوان دەترسالەوەی کە خوا غەزەبیان لێ بگرێت و خوا لێیان تووڕە ببێ بۆیە فەرمووی فەفعلوا ما تؤمرون دەی جێبەجێکەن ئەوەی خوا ئەمری پێکردوون تەوان دیسانیش ئەگەر چووبان ئەو جارش ئەمرەکەیان جێبەجێ کرد با مانگای ئەویان زۆر بوون ها ئەو مانگا بەو مواسەفاتانە لە ناو بەنو ئیسرائیلەکاندا زۆر بوو و هەر بۆ خۆشیان هەیان بوون بەبێ پارە دەستیان دەکەوتن بەڵام دیسان قالوا ادعو لنا ربك گوتیان دیسان دەی بڕۆ ئەو جارش بۆمان بپارڕێەوە لە پەروەردگارت یبەین لەنا ما لەونوها با بۆمان ڕوون کاتەوە ڕەنگەکەی چۆن بێ کام ڕەنگە بێ چونکە مانگای ئەوەی کە زۆر بچووک نەبێت و پیر نەبێت مانگای ئاوا زۆرن کام ڕەنگە بێ ڕەنگی چۆن بێ قال إنه يقول قال موسى فەرمووی إنه يقول بێگومان خوای من پەروەردگاری من دەڵێ إنها بقرة صفراء بێگومان ئەو مانگایی کە دەبێت سەری ببڕن مانگایەکە دەبێت زەرد بێ ئەو جار فاقع لەونها ڕەنگ زەردێکەشی ڕەنگێکی تێر بێ ڕەنگێکی تۆخ زەردێکی تۆخ بێ تەسوڕ الناظرین هەر کەسێک تەماشای مانگایەکەی بکە بە ڕەنگە جوانەکەی دڵی خۆش ببێ کاریگەری بەسەر دڵی بەرامبەرەکەی ڕەنگی زەرد وایە هاگە کاڵ و ئەوە بێ زۆر جوان لێ بەزگە زۆر تۆغ بێت و و بە تایبەتی لە ئاژەڵ و ماڵات و ئەوانەدا ڕەنگێکی جوانە بۆیە فەرمووی إنها بقرة صفراء ئەو مانگای کە خوای گەورە دیاری کردووە دەبێ مانگایەک بێ زەرد بێ فاقع لەونها یعنی ڕەنگەکەشی ڕەنگێکی تەواو بێ ڕەنگێکی تەواو زەرد بێ تەسوڕ الناظرین هەر کەسێک تەماشای مانگایەکەی و ڕەنگەکەی بکە دڵی خۆشکە دیسان قالوا ادعو لنا ربك مانگای ئاواشیان هەبوون طبعا هەر بەس زەرد قالوا ادعو لنا ربك دەی گوتیان بڕۆ ئەو جارش بپارڕێەوە بۆمان لە پەروەردگارت نەشیان دەگو پەروەردگارمان بڕۆ بپارڕێەوە بۆمان لە پەروەردگارت یبەین لەنا ماهی با بۆمان ڕوون کاتەوە کام مانگایە بێ إن البقرة تشابه علينا بێگومان ئێمە مانگاکانمان لێ تێک هەڵبوون مانگاکانمان لێ تێکچوون ئەو مانگایانەی تا ئێستا داوات کردوون و وەسفەکان و گوتون زۆرمانەنە نازانین لەناو ئەو زۆرانەدا
کامیان بێنین جا هەر عەقڵیان کەم بووە یا هەر ویستویانە ئیشەکەی نەکەن بیانوان بگرن دەنا خۆ هەر کامێک لە مانگا زەردەکانیان هێنا بە سەریان بڕیبایە قاتیلەکان بۆ دەردەکەوت بکوژەکە دەردەکەوت بەڵام گوتیان ما هي إن البقرة تشابه علينا کام مانگا بێ ئەوەی کە خواکەت ئەمر دەکا چونکە بەبێ گومانی مانگاکانمان لێ تێکەڵ بوون بەڵام ئەو جارەی گوتیان چی وئینا ئینشاء الله گوتیان بەویستی خوا وئینا یعنی بێگومان ئێمە ئینشاء الله بەویستی خوا ئەو جارە لە موهتەدون ڕێگای ڕاست دەگرینە بەرو و هیدایەت وەردەگرین و فەرمانەکە جێبەجێ دەکەین لە بەرەکەتی ئەو ئینشاء اللهە ئەو بەکارهێنانی ویستی خوایە ئەو جارە خوای گەورە وەسفێکی دیکەی بۆ کردن طبعا فعلا ئەو جارەی فەرمانەکەیان جێبەجێ کرد قال إنه يقول قال ئەو جارەی موسا فەرمووی إنه يقول بێگومان خوای من پەروەردگاری من دەڵێ إنها بقرة ئەو مانگایە کە سەری دەبڕن دەبێت مواصفاتەکانی کەشی تێدا بن ها لا بکڕون ولا عوان نە زۆر گچکە بێت و نە زۆر پیر بێ ئەو جار دەبێت زەردێکی تۆخ بێ زیاد لەو سێ وەسفانە دەبێت لا ذەلولون تثير الأرض نابێ ڕاهێنرابێ بۆ چێڵانی زەوی نابێت زەوی پێ چێڵدرابێت چونکە ها جاران لە وڵاتی خۆشمان بە گاجوت و مانگای طبعا عەرزیان دەچێڵا بۆ گەرم و خۆ وەسائلانەی ئێستا نەبوون ولا تسقي الحرث و نابێ زراعەت و چێڵگەکانیشی پێ ئاودرابن ئاودانش لە شوێن و بیابان و شوێنە بێ ئاوەکان هەر بە مانگا و کەر و ئێستر و شتی لەو بابەتانە بووە بۆی ئەو مانگایە کە خوا ئەمرتان پێ دەکات جگە لە سیفەتەکانی پێشوو دەبێت لا ذەلولون تثير الأرض نابێ ڕاهێنرابێت و زەوی پێ چێڵدرابێ ولا تسقي الحرث نابێ زەویشی ئاودابێ چێڵگە و کشتتوکاڵی ئاودابێ مسلمە دەبێت ساغش بێ هیچ نەخۆشیێکی تێدا نەبێ وەلاشیەتە فیها نابێ هیچ ڕەنگێکیش لەگەڵ ڕەنگە زەردەکەی تێکەڵ بوو بێ تۆزێک نەک تۆزێک زۆر بە زەحمەت بوو لە سەریان ئەو جارێ مانگای لەو جۆرە لە ناو بەنو ئیسرائیلەکاندا دەگەڕان ماڵ بە ماڵ مانگا بە مانگا سەیری پێش پاش پشت هەموو شوێنەکانیان دەکەی هەر یەکان عیبێکی هەبوو هەر یەکان نەقسێکی تێداوە حاڵین بەڵام دوایە چۆن گەیشتنێ جارێ باڕاوەستی مسلمەتون لاشیەتە فیها دەبێت سەلامەت بێت و هیچ ڕەنگێکی دیکەی تێکەڵ نەبوو بێ قالوا ئەو جار خەڵکەکە گوتیان ئەلئانە جئتە بالحق ئێستا حەق و ڕاستیت بۆ هێناین ئێستا وەسفەکان تەواون ئێستا دەزانین مانگایەکەی دیاریکەین جا دەفەرمێت فەذەبەحوها ئەو جار مانگایەکەیان کە دۆزیەوە مانگایەکەیان سەر بڕی بەڵام خوا دەفەرمێت وەما کادوا یەفعەلون خەریک بوو ئەو جارەش مانگایەکەی سەر نەبڕن خەریک بوو ئەو جارەش ئەمرەکەی جێبەجێ نەکەن بۆ چونکە ئەو مانگایەی کە وەسفەکانی تێدا بوون دەزانێنی کێوە چێ قیس بەسەر هاتەکەی دەزانێ تۆزێک بۆی چی تاوان حکمە ئیشی خوای گەورە هیچی بێ حکمت نییە هیچی بێ تەقدیر نییە هیچی لە خۆڕان نییە ئەوەی کە خوای گەورە دەیکە هەمووی پێشتر نەخشەسازی و ئەندازەگیری بۆ کراوە ئەو مانگایە ئەوەی گەوهەر هانگوتی تەبەن لەو بابەتەیە تقریبەن پیاوێکی باش و ساڵح هەبووە لەناو بەنو ئیسرائیلیەکاندا هەمیشە بە دوای حەڵاڵ کەوتووە و قەت نەیویستووە طبعا ماڵی حەرام دەرخواردی ژن و منداڵەکانی بدا کە وەختی سەرەمەرگی دێ طبعا هیچ سەروەت و سامانێکی نییە بەجێی هێڵێ بۆ منداڵە گچکەکەی کە کوڕێکی هەبووە گچوک بۆ خێزانەکەشی تەنها ئەوەی هەی بۆ یەک جوێرەکە بووە یەک جوێرەکەیەک تازە لەدایک بووە بەڵام کە خەریکە وەفات دەکا دەڵێ ئێوە وەڕزق و ڕۆزی ئێوە دەستپێرم بەخوای پەروەردگار و وەداوا دەکەم لە خوای گەورە کە خوای گەورە ڕزقتان بخاتە ناو ئەو جوێرەکەیە و هەروەها بەرەڵاشی دەکەم داوا دەکەم لە خوای گەورە خوا بۆ خۆی چاودێری جوێرەکەکەم بۆ بکە فعلا تەوەکوول و قەناعەتی تەواوی بەخوای هەبووە جوێرەکەکەی بەرەڵا کردووە بۆ ئەو دەشت و بیابانانە بەبێ گاوان و بەبێ ساحیب و بەبێ خاوەن بەڵام داویەتێ دەستی خوا بەخوا سپاردوێتی فعلا تەقدیری خوای گەورەوە بووها ئەو دەقەی ئەو سەعاتانەی کە بەنو ئیسرائیلیەکان گەڕاون بە دوای
ئەوەکەیدا بە دوای مانگایەکدا کە ئەو وەسفانەی تێدا بن کوڕی پیاوەکەی کە گەورە بووە دەڵێن بە دایکی دەڵێ ئەی دایکە ئەتەوان چیمان هەیە و ڕزق و ڕۆزی خۆمان چۆن دابین کەین ئەویش بەسەرهاتەکەی بۆ دەجێڕێتەوە دەڵێ باوکت کاتی خۆی گوێرەکەیەکی هەبووە و داوای کردووە لە خوای گەورە کە ڕزقمان بخاتە ناو ئەو گوێرەکەیە بەڵام گوێرەکەی بە ئەمانەت بەخوا سپاردووە ئەتۆش داوا لە خوا بکە وەکو چۆن باوکت بەخوای سپاردووە تۆش قەناعەتت بەخوای هەبێت داوا لە خوای بکە خوای گەورە ئەمانەتەکەت بۆ دێنێتەوە فعلا کوڕەکەش دوعایەکی دەکات دەڵێ ئەی خوای نوح و ئیبراهیم و موسا و مەجموعەیەک ناوی پێغەمبەران ڕیز دەکا داوات لێ دەکەم خوای ئەو ئەمانەتەی لەکنتە و باوکم پێت سپاردووی خوای بۆم بێنەوە فعلا لەو ساتەی کە بەنو ئیسرائیلیەکان بە دوای مانگایەکەی دانا کوڕەکە خەریکە مانگایەکەی دێنێتەوە ماڵێ کە دەیگاتێ طبعا فعلا تەماشای دەکەن هەموو مواصفاتەکانی تێدانا یەکەم جار ڕازی دەبێت بە 3 دیناری زێر بیفرۆشێ بەڵام دەڵێ بابسم پرس بەداکەم بکەم فعلا دێتەوە ناو لای دایکی دەڵێن لە زیاتی 3 درهەمی 6 درهەمت دەدەینێت درهەمی زێر ها 6 مسقال زێر یعنی بۆ مانگایەکی و کاتی زۆر بووە دایکەکەش بەسەرهاتەکەی زانیوە و ئاگای لە مەوزوعەکەی بووە و فعلا ئەوەی پیاوەکەی خۆشی بەبیر هاتوۆتەوە کە کاتی خۆی داوەتە دەستی خوای گەورە و ڕزقی خۆی و منداڵەکەی خستۆتە ناو مانگایەکەی و گوێرەکەکەی و گوێرەکەکەشی بەخوا سپاردووە ئەو خوا بۆی هێناوەتە پێشەی مەوزوعەکە بۆیە کە دەزانێت بەنو ئیسرائیلیەکان تەبان ئیشیان بە مانگایەکەیە و هەر دەبێ سەریشی بڕن هیچ مانگایەکیشیان دەست ناکەوێت بە مواسەفاتانە بۆیە دەڵێ پڕاوپڕی پێستی مانگایەکەی زێڕم نەدەنێت تەوان مانگایەکەتان نادەمێت ئاجا لەو کاتیدا وەما کادو فەذەبەحوها سەریان بڕی بەڵام وەما کادو یعنی خەریک بوو کە زانیان زۆر بە قیمەتە و زۆر بە نرخە خەریک بوو سەری مانگایەکەی نەبڕن بۆیە طبعا ژنەکە فعلا پڕاوپڕی پێستی مانگایەکەی زێر وەرگرت بەشی فعلا دوعای پیاوە ساڵحەکەی بابە ساڵحەکەی بۆ منداڵەکەی تەواو قبول بوو وەخوای پەروەردگار ئەمانەتەکەی نەک بۆ جێڕانەوە بەدەیان قاتیش قازانجی پێبەخشین جا ئەو کاتە ئەی بۆ مانگایەکە خوای گەورە ئەمری پێکردن ئەو جار ئاەتەکە باسی ئەوەی دەکا وەئیذ قەتەلتم نەفسەن ئەو مانگا سەربڕینە چ کاتێک کە ئێوە کوشتان کەسێک فەدارەتم فیها بەڵام دواتر کەوتنە ناکۆچی لەسەر بکوژەکەی لەسەر دیاریکردنی بکوژەکەی وەئیذ قەتەلتم نەفسەن کاتێک ئێوە کەسێکتان کوشتبوو فەدارەتم فیها یعنی کەوتنە ناکۆچی و دژایەتی یەکتری کردن لەسەر دیاریکردنی بکوژەکەی وازحە بەڵام والله مخرج ما كنتم تكتمون خوای گەورە مخرج دەردێنێ ئاشکرا دەکا ما كنتم تكتمون ئەو شتێک کە ئێوە لە ناختاندا لە دڵتاندا دەیشارنەوە پیاوە برازە تەماعکارەکە کوشتنی مامی خۆی شاردبوویەوە لە خەڵکی بەڵام خوای گەورە بە جۆرێک تەمان ڕیسوای کرد و فەسحی کرد هەم مەبلەغێکی زۆر پارەی لە قیست و پڕاوپڕ و کێشی ئیمانگایەکەی تەمان زێڕیدا بە ئافرەتەکە و هەمیش طبعا لە تاریخی بەشەریەت داوا بووە هەر کەسێک بکوشێ لە میراتەکەشی بێبەش دەبێت و ئێستاش لە دینی ئێمەشدا هەروایە قاتیل هیچ کاتێک میراتی لە مەقتول لە کوژراوی نابات والله مخرج ما كنتم تكتمون خوای گەورە دەری دێنێ ئاشکرای دەکا ئەوەی کە ئێوە دەیشارنەوە جا مانگایەکە بۆچی بوو فقل نضربوه ببعضها گوتمان فقل نضربوه ببعضها گوتمان ناڵێ ئەی موسا ئەتۆ بڕۆ پێستی مانگایەکەی خەرە سەر مردووەکەی نا خەڵکەکە بۆ خۆیان بۆیان نەڵێن سێحرە نەڵێن جادوویە فقلنا پێمان گوت ئیضربوو ها خەڵکەکە ئێوە بۆ خۆتان بڕۆن ئەو مانگای کە سەرتان بڕیوە بیخەنە سەر لاشەی مردووەکەی ببعضها هێندێکی فقل نضربوه ببعضها گوتمان بە هێندێک لە پێستی مانگایەکەی لە گۆشتی مانگایەکەی لەو مردوەیە دەن بیخەنە سەر جەستی ئەو مردوەیە طبعا ئەو مردوەیە زیندوو دەبێتەوە فعلا جا لێرە مەحذوف شتی حەذفکراوی تێدایە تەفاسیلی حکایەتەکەی تێدا نیە فعلا پارچە گۆشتێکی مانگایەکەیان خستە سەر مردووەکەی لەسەریاندانا مردووەکە ڕاز بوویەوە ڕێک طبعا هەموو نهێنیەکەی ئاشکرا کرد و دەری خست کە ئەوەی کە کوشتوێتی برازاکەی خۆیەتی
ئەو کاتە فیتنەکە کوژایەوە و هەروەها کەسە قاتیلەکەش هەم ئاشکرا بوو و هەمیش بێبەش کرا. جا هەندێک لە مفەسیرین دەفەرمون هەر کوژراوەتەوە، هەندێکی دەفەرمون هەر بێبەش کراوە لە میراتەکەی. جاخوا دەفەرمێ کەذالکە هەر بەم شێوەیە چۆن ئەو مردووەمان زیندوو کردەوە. یحیی الله المەوتە، زیندوو دەکەینەوە هەرچی مردوو هەیە. وازحە؟ وەیوریکم ئایاتیهی، وە پیشانی ئێوەشی دەدەین بەڵگە و نیشانەکانی، یعنی خوای گەورە پیشانی ئێوەشی دەدا بەڵگە و نیشانەکانی خۆی، لعلكم تعقلون، بە ئومێدی ئەوەی عەقڵ و ژیریتان بەکاربێنن. ها عەقڵ و ژیری تەبان ئەگەر ئینسان بیری لێ بکاتەوە دەیان پند و عیبرەت و دەرسی تێدایە. تەبان لە هەمووی گرنگتر ئەوەیە کە خوایەک کەسێکی بەنمونە لە پێشچاوی تۆ زیندوو کردەوە، ئاسانش دەتوانێت کە من و تۆش مردین ئێمەش زیندوو کاتەوە. وایە پند و ئامۆژگاری دیکە ئەوەیە کە ئینسان ئەگەر تەماعکار و چاو لە ماڵی خەڵک بێ، مەرزنی ئەو تەماعکاریەی بۆ بچێتە سەرێ، هەمیشە ئەوەی کچاڵ بۆ خەڵکی لێدەدا بۆ خۆی بە زۆری وە تووشی چاڵەکەی دەبێ. پاشان دەرس و عیبرەتێکی دیکە تەوەکوول و پشتبەستن بەخوا نەتیجە و ئەنجامی زۆر باشی دەبێ. پاشان خواردنی حەڵاڵ و دوورکەوتنەوە لە حەرام دیسان نەتیجە و ئەنجامی باشی دەبێ. پاشان پرسیارکردن و زۆر بەدووادا شت گەڕان و شت لە خۆ قورسکردن و زەحمەتکردن دیسان یەکێکی دیکەیە لە سیفەتە ناشرینەکانی بەنو ئیسرائیلەکان کە مەفروزە لە ناو ئومەتی پێغەمبەردا صلی الله عليه وسلم. شتی لەو بابەتانە نەبێ. ئەو شتەی کە زانیت حەڵاڵە پێویست ناکە هەندەی لەسەر خۆ قورسکەی. خواردنێکت بۆ دێنن هەر بە زاهری و بەڕواڵەت حەڵاڵ بێ، بەسە پێویست ناکە بڵێ ئەرێ کابرا کەسابەتی چیە، ئەرێ لەکوێ هێنا، ئەرێ چۆن پەیدای کرد، ئەرێ تەبان ئەگەر پێدا بڕۆی لەوانە هیچ حەڵاڵ دەست نەکەوێت بەڕاستی، ئەگەر زۆر بە دوای شتی کەوێت. بۆیە بە دوا شت گەڕان و بە دوا شت کەوتن زۆر کارێکی باش نییە، بە تایبەتی لە معاملە و شتی دنیاییدا. تەبان ئەو جا خوا دەفەرمێت ثم قەست قلوبكم من بعد ذلك، پاشان عین دوای ئەو ڕووداوەش، ها دوای ڕووداوە کە بکوژەکە ئاشکرا بوو، مردووەکە زیندوو بوویەوە، باسی مردن و ژیانی دوای مردنەی بۆ کردن، بەڵام واش قەست قلوبكم، خوا دەفەرمێت ڕق بوو دڵەکانتان. من بعد ذلك، دوای ئەو ڕووداوە چی لێ هات دڵەکان؟ فهي كالحجارة، ئەو دڵانە وەکو بەردی لێ هات، ئەو ئەشەد و قەسوەیان ڕقتر و تونتریش لەبەرد. بۆ فعلا زۆر دڵ هەنە لە بەردی ڕقترن، ها چونکە هەر بەردێک ئەمری خوای بەسەردا بخوێندرێتەوە ورد و خاش دەبێ. ها هەر ئەمرێک هەر بەردێک ئاەتێکی بۆ بێ، ها یەک بڕگە وەحی بۆ هات بێتە خوارێ و بۆی بێتە خوارێ، لە بەرامبەر هەیمەنەتی وەحی و بڕیاری خوای گەورەدا هیچ بەردێک خۆی پێ ناگیرێ. بەڵام هەزاران دڵ هەیە، سەدان ئاەتی بەسەردا دەخوێندرێتەوە، سەدان فەرمودەی پێغەمبەری بەسەردا دەخوێندرێتەوە، باکیشی نییە. بۆیە دڵ ئەگەر وای لێ هات، ئاگاتان لێ بێ، ئەگەر وای لێ هات ئینسان ئاەتی ڕەحمەت و بەزەی و بەهەشت و خۆشیەکانی بۆ خوێندرایەوە دڵی خۆش نەبوو، و ئەگەر ئاەتی غەزەب و خەشم و قین و تووڕەیی خواشت بۆ خوێندرایەوە ئینسان دڵی نەلەرزی، بە تەکید ئەو دڵەوەکو بەردی وایە لە بەردی خەراتر، چونکە ناکرێ ئینسان لە بەرامبەر دڵێک دڵ بێ، دڵی ئاسایی بێ و لە بەرامبەر ئاەت و ئەمری خوای گەورەدا ئاوا ڕق بێ. بەڵام دەفەرمێت ئێوە دڵتان ڕق بوو دوای ئەو ڕووداوە، وەکو بەردی لێ هات یا ڕقتر و تونتریش لە بەردی. وئین من الحجارة، جاخوا بۆمان ڕوو دەکاتەوە، دەفەرمێت بێگومان هێندێک بەرد هەن لەما يتفجر منه الأنهار، جاری وا هەیە هەڵدەقوڵێ لێی ڕووبار، بەردی وا هەیە ڕووباری لێ دێتە دەرێ. خۆ لە کوردستانی خۆشمانمان هەندێک ڕووبار هەنا، چی ئەوەی ئاوی زەڵم و ئەوانەی دیوە لە ناو عینی بەردەکەی، ئەگەر ئاوەکە وشک ببێت تەبان هیچ کونێکی تێدا نییە، لە ناو عینی بەردەکەیدا ئاو دێتە دەرێ. و بەنو ئیسرائیلیەکانی خوای گەورە بۆیە پێشتر لە ئاەتەکانی کە باسمان کرد، موسا گۆچانێکی لە بەردێکدا 12 سەرچاوی ئاو، وازحە. جا ئەو ئاوانەی کە هاتوونە دەرێ هەندێکیان وەکو ڕووباری وابوون، هەندێکیان وەکو کانیاوی وابوون. بۆیە دەفەرمێت وئین من الحجارة لما يتفجر منه الأنهار، هەندێک بەرد هەنا هەڵدەقوڵێ لێیان ڕووبار. وئین منها، بێگومان هەندێک بەردیش هەنا لما يشقق، کاتێک یعنی ئەوەی یەکەم مەبەستی ئەوەی یەکەم یعنی بەبێ شەقبوون، جاری وا هەیە بەبێ شەقبوون، بەردەکە هەر لووسە بەبێ ئەوەی هیچ کونێکی تێدابێ ئاوی لێ دێتە دەرێ. حاڵین
وإن منها هشا لناو بردكاندا لما يشقق لدبه أو جار فيخرج منه الماء دواي لدبونكي آوي لدي تدري أوجدو وإن منها وهشيانا لناو بردكاندا آوي لنا تدري بلام لما يهبط ورد خاش دبه دلرزه من خشية الله لترسي خوا بو دل ها إنسان أجر دلكي وكوي بردي يكم بزور مهمة ها دلكت نرم بيتو جاد دلي نرم كام دليا أوي كهدايات علم زانست إيمان تقوى ورقرتوا وكو الربارش طبعا علمكي زانستكي إيمانكي هدايتكي دبخشتوا واضحة أوي دهم أوي كدليك إيمانك ورقرتوا ها بلام كارو كردوا كان شد ببي أو دينا أو قناعة كهتا أجر أويان نبو ذكري إنسان بس يسمي عن به هدايتي ورقرت به بس بخوش استفادتها به وخلقتها به إنسان هر بخوش دلي بلرزة تاكتر لخلق ديك لويك هر دلي نرزة وإن منها لما يهبط من خشية الله هشا ورد خاج دبي لترسي خواب دكويت أخوار أو برداني لشاخ ودا خشتي دين أخواري زورق العلماء دلن لصلاة خوا يعني نور خوا دبين عندك وندنا لخورا نانا خواري وما الله بغافل عما تعملون خواي جورا بأغانية لو كارو كردواني كأيوة أنجامي ددن صلى الله على سيدنا محمد